لە درێژەی هاوکاریەکانی بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان 200 سەبەتەی خۆراکی گەیاندە ناحیەی خەلیفان و بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەتی ناوچەکەدا دابەشکرا. لە درێژی کارە چاڵەکەکانماندا بە هاوکاری خێرخوازان و بە هاوکاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەوە ئەمجارش هەستان بە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەر خەرچی فەقیر و هەژار دەڤەرەکەمان. لێرەوە دەستخۆشی لە برای بەڕێزمان مامۆستا عوستار مەجید کە بەردەوام لەگەر ئۆرگانەکاندا بەلۆ هاوکاریکردنی خەرچی فەقیر و هەژار لێرەوە دەستخۆشی لە یەکەین خوای گەورە پاداشتی بداتەوە و خوای گەورە سەرکەوتووی کاو. هاوکاریەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان لە کات و ساتێکدایە هاوڵاتیان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە لە دۆخێکی نالەباری خراپی داراییدان، ئەمەش بەهۆی بێکاربوونیان و مانەوەیان لە ماڵەکانیان. بۆیە هاوڵاتیان ئەم هاوکاریانە بە پاڵپشتێکی باش بۆ ئەم قۆناغا دەبینن. حەزەکەم دەستخۆشێکی گەرم لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی خەلیفان بکەین کە لە هەموو کاتەکاندا لە هەموو وەختە ناخۆشەکاندا لە هەموو کات و ساتەکاندا ئەوان کە وەزعێک ئەخڵقێل و هەرێمی کوردستان وەزعێکی ناخۆش بەسەر ئەو خەڵکەدادێ ئەوان هەر ئەستن بەدەستێکی کراوە خۆیان ئەکەنە پردێک لە بینی فەقیر و لە بینی دەوڵەمەندەکان، دەستی یارمەتی درێژ ئەکەن بەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتدا. بەڕاستی ئەوەش جێگای دەستخۆشی و دڵخۆشی هەموو لایەکمانە. و حەزەکەم ئەوەش برێم کە ئەوەندەی ئەمن پێ ئاگادار بم و ئەوەندەی بینیتم و تەماشەم کردیا بەبێ جیاوازی ئەو شتانەی هاتووی تا ژێر دەستیان دابەشیان کردیا بەسەر فەقیر و هەژار و کەم دەرامەتەکان. هەلە سەرەتای کە وەزعە شاری غەلیفان داهات کە تاکە دەستگا بوو هات هاوکاری خەڵکەشی زۆر پێویست و مستەحەقی کرد بەبێ جیاوازی بەبێ فەرق و جیاوازی دوور لە حزبیاتی دوور لە برێم ئەوەیە و ئەولیانە بەبێ لیانە. ئەم هاوکاریانە بۆ ناحیەی خەلیفان لە کاتێکدایە لە 2 ڕۆژی ڕابردوودا فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان 300 سەبەتەی دیکەی خۆراکی گەیاندا قەزای سۆران و بەسەر هاوڵاتیانی کەم دەرامەتی سۆران و ڕەواندوز و چۆماندا دابەشکرا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.